لەبەرەوە ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە چۆن بتوانین خۆمان بپارێزین. قسەکەی ئێمە لەسەرەوەیە هاوڵاتی بەڕێز، با پێکەوە گفتوگۆی ئەم بابەتە بکەین، بڵین بە جۆرە لە جۆرەکان پەتاکە هەیە و خەڵکی ژیانی پێویستە، واتە ناتوانانی ژیان تەعتیلکەی ژیان بوەستێنی، چونکە بەتابەتی ئێستا کە وەرزی دروێنەیە، ینی یەک 3 ڕۆژ ژیان ڕاگرە جوتیارە بە ڕێزانەی کە لە پاییزەوە خەریکن ڕەنجیان بە خەسارە ڕوە، ینی کێشەی گەورەیان بۆ دروستە بێ، یا بە جۆرە لە جۆرەکان ژیان ینی ئەمانەی کە زرعاتیان کردو، ئەمانەی کە بەروبوومی کشت و کاڵیان هەیە، خۆ ناکرێ ئەمانە ینی ژیانیان تەعتیلکەی واروەها ڕێگە بگری لەوەی کە نەتوان حاصلات و بەروبوومی ئەم ساڵیان بچنەوە. تەنانەت ژیانی ئاسایی خەڵک ئێمە بینیمانانی دوکاندار بە جۆرە لە جۆرەکان هاواری لێڵساوە، کرێکار هاواری لێڵساوە، خەڵک بە شێوەیەکی گشتی ژیانی دەوێت بە تایبەتی کە لە ئێستاە کە حکومەت ناتوانێت وەکو پێویست موچە بدا بەدەم هاوڵاتیانەوە بێ، خۆ تۆ ناشکرێت لە لاکی تریشەوە ڕێگای لێ بگری لەوەی کە ئەگەر بشێوێکی لاوازی بەڕاستی ژیانی هەبێ ئەوەشی لێ بگریتەوە. بۆیە خۆشەویستان چاوەڕێی پەیوەندەکانی ئەوەی خۆشەویست دەکەین لەسەرەوەی کەم بەرنامەکەمان بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵ ئێوەی خۆشەویستە، قسەکەمان لەسەرەوەیە لەم دۆخەیە کە لەلایەک حکومەت کەم تەرخەمی هەیە، یاخود حکومەت بە جۆرە لە جۆرەکان بێتوانایە، لەلایەک بە جۆرە لە جۆرەکان نەخۆشیەکە هەیە مەوجودە. ئێمەی هاوڵاتی چۆن دەتوانین خۆمان بپارێزین، خۆمان و خانەوادەمان بپارێزین، چونکە لەسەر ئەوە حەقە تەبابین، حەقە هەمومان لەسەر ئەوە یەکلابینەوە لەوەی کە نەخۆشیەکە بە جۆرە لە جۆرەکان هەیە، چونکە بەڕاستی هەندێک هاوڵاتی ئەڵێن ئەمە ئەسڵی نییە و هەربوونی نییە، من پێم وایە ئەمەش خزمەت ناکە. خۆگەر لەو لایەوە کە حکوومەت زۆر توندە و ڕێکارەکان توندەکا و ژیانی خەڵک ئەوەستێنێ، ئێمە وەکو ئەعلام لەگەڵیان نین، دەستخۆشیشمان لێ نەکردووە ڕاستەکەی، بەو مانایی کە ژیانی هاوڵاتی ئەگەر دابین بکرێ بە جۆرە لە جۆرەکان وەکو هەندێک لە وڵاتان قەرەبوو بکرێتەوە ژیانی هاوڵاتیان وڵای خەچەکە بە هاوڵاتی لە ژوورە بێ بۆ ماوەی مانگێکیش بێ ڕەنگە ئاسایی بێ، بەڵام تۆ ئەرچی خۆت جێبەجێ نەکەیت و ژیانی هاوڵاتیش بەم کولە مەرجیە کەواتە ناکرێ ئەمە، بەڵام ئێمەی هاوڵاتیش ئەرکمان لەسەر شانە. کاک محەممەد فەرموو. کاک محەممەد لە هەولێر. سلام علیکم. عەلەیکم السلام ورحمة الله. ماشین برام دەستان خۆش بی. سپاس دەکەم. خۆشە بەرنامەتانی دەکەم. سپاس دەکەم. یا ڕەبی هەرساغم بۆ ئەو میلەتە بەڕاستی ئێمە دەبی یەکەمدا لە خۆمانەوە دەست پێ بکەین، نەک حکومەت، چونکە ئەم خەڵکە ئەم هەموو بەلایە بەسەری دێت، بەڵام تۆزێک بیر لە خوای پەروەردگار ناکەتەوە بگەڕێتەوە بۆ لای خوا و هەر وەکو پێشتر ئێستا ئەمە بە هەزاران گەنجمان هەیە، نە نێر دەزانین بکەتن، نە قورئانێک دەزانین بخوێنیتن، بەس دەزانین حکومەت ئەوهایە و حکومەت ئەوهایە. بەڕاستی ئەمن لە هیچ حیزبێک نیوە، بەڵام پرگیری حکومەت جوو دەکەم. حکومەت زۆر کاری باش لێمان کردیە، وە یەکەم تەرخەمە لە زۆر ئەیچ خۆی، بەڵام ئێمە دەبێ ئێمە مسلمانین سەبرمان هەبیتن و بەو دۆخە زیاتریش پێپەڕاندمانە و ئینشاءالله بەرەوبار دەچین. باشە کاک محەممەد با پرسیارە بکەین، بڵێن ئەرچی حکومەت چیە و ئەرچی هاوڵاتیش چییە لەم دۆخەیە، چونکە ئێمە وتمان حکومەت کەم تەرخەمی هەیە، هاوڵاتیش نابێت کەم تەرخەم بێ، بەس چ بکە هاوڵاتی و حکومەتیش لەولاو؟ والله من بخۆم لە کرێمە، ئەمن ئێستا لە هەولێردا لە کرێمە و ئیشیشم ڕاوەستایە و دوو ڕۆژ چوومە ئیش، ئێستا ئیشم ڕاوەستایە، بەڵام چی بکەین؟ ئیتر ژیانەتەوە کۆرۆنا کەسی ناناسیتر، نازانیتەوە دەوڵەمەندەوە فەقیرە، کە کۆرۆنا هات هەر یەکەشی گرت، بەڕاستی یعنی ئەو کاتی چی بکەین؟ ئێستا ئێمە بخۆمان وڵاتی بینە کە وڵاتیشمان هەر شتێکە بوو، بەڵام ئێستا وڵاتی بینە کەواتە لەسەر حکومەتە پشتگیری فەقیران بکات. یەکێکی بۆ نمونەوەکو من ئێستا لە کرێمە، من چی بکەم؟ یعنی ئەوە سەرمانگە دوینێدا ئەمە 200,000 دایتە کرێ، ئەدی مانگەی چکە چ بکەم؟ و هاوڵاتیانیش پێویستە سەبر بگرن هەر ئەوەندە. بەڵێ سوپاس دەکەین کاک محەممەد، سوپاس بۆ جەنابەت، دەست خۆش، زۆر سوپاس بۆ جەنابەت. بەڵێ خۆشەویستان، کاک ماکوان فەرموو.
کاک ماکوان فەرموو. کاک ماکوان لە هەڵەبجە فەرموو. سڵاوی خوای گەورە لە جەنابێشت فەرموو جان. والله بەنسبەتەم کۆرۆناوە یعنی خەڵکەکەیان وەلێ کردو کەوتەتە گومان هەمووی. بەڵێ وامان لێ تۆ باوەڕمان پێی نەبێ لەبەر چی لەبەرەوەی کۆرۆنا نەما و هەمووی احتیاجی بووە و ڕێ کراوە و کەچی وڵاوتیان خۆپیشاندانەوە ئەم شانە وڵا سەویەکیان ڕاگەیان یعنی نازانم ئەمە چۆن ئەم سەویەکە لەم کاتایە سەر ڕاگەیاندا ئەمە چی بوو؟ باشە کاک ماکوان بە بۆچوونی تۆ ئەرچی هاوڵاتی چییە؟ بە هەموو شتێ بە دوور لە ڕووی هەموو شتێ بە درۆوە خەیتۆ ئیتر نازانم لە خۆم لە چی پارێزم کەیژ نەبێ لە وڵاتەیە ئەو هەموو مشکلەکەی و ئەو خەڵکە گشتی شڵەژاوە و کۆرۆنایە و چی وەم شانە بەخوا ئەسلی نی. زۆر سپاس دەکەم. سپاس دەکەی کاک ماکوان. سپاس. بەڕێزان بەنسبەت پەتا کۆرۆناوە ئەگەر ئێستا شتێک بووە حاڵەتێک بووە بەس لە هەرێمی کوردستانە هەبووە یاخود دروستکراوی هەرێمی کوردستان بووە دەنگۆکەی حەقی خۆمان بوو قەنەعات نەکەین باوەڕی پێ نەکەین. بەڵام بەڕێزان ئێوە بە خۆتان نەزانن وڵاتێکی وەکو ئێران لە تەنیشتمانە وڵاتێکی وەکو تورکیا لە تەنیشتمانە بەغدا لەگەڵ خۆمانە حاڵەتەکان هەیە قسەکردنی ئێمە یاخود باوەڕهێنانی ئێمە بە حاڵەتی کۆرۆنا دیفاعکردن لە حکوومەت نییە سەرحەت باوە بڵێن ئێمە هەمیشە بوتومانە حکوومەت ئەرچی هەیە نابێ ئەرکی خۆی کەم تەرخەمکە یا کەم تەرخەمی لە ئەرچی خۆی بکە بەڵام ژیانی هاوڵاتی تەنگە تاوکە فشارێکی زۆر لە هاوڵاتی بکە ئەوەی بەرمەبنای باوا بڵێن ئەوەی کە ئێستا جۆمان لە بەڕێز پارێزگاری هەولێر بوو کە باسی لەوەی کرد کە لە سبێنەوە ژیان ئاساییە بێتەوە بەرمەبنای ئەو فشارەیە کە هاوڵاتی دەیکاوە ئەوانش لەوە باش حاڵی بوون کە بژانی هاوڵاتیان ئاوا ناڕاتە سەر بەڵام قسەکەمان لەسەر ئەوە ئێمە هەمیشە پێمان خۆشە ئێمە هاوڵاتیش هۆشیار بین ینی ئەوە ینی ئەرچی خۆشمان بزانین کە چییە بۆیە بەرنامەکەی ئێمە ڕاستەکەی زیاتر لە ئەوەیە لە زیاتر لەسەر ئەوەیە کە لەم بارودۆخی ئێستادا چۆن خۆمان لە کۆرۆنا بپارێزین دیسان جارێک کە ئەوە ئەڵێینەوە تکایە هاوڵاتیانی بەڕێز با ئەوەنە نەڵێن وڵای درۆیە و ئەسڵ ئەساسی نییە و چونکە حاڵەتەکە وەکو وتم ئەگەر لە هەر لە هەرێمی کوردستان نابووە هەر سیاسەکانی ئێمە وان بوتایە و هەر خەڵک ئەو خەڵکانی کە لە حکوومەتن ئەو دەسەڵاتدارانەی کە لە حکوومەتن بیان وتە ئەم نەخۆشیە هەیە ئەوە ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان قەنەعاتمان نەکردایە بەڵام بەڕێزان ئەوە تا وڵاتەکانی دیکەش ئەوانەی تەنیشتیشمان ئەوانەی کە دراوسێمانەوەن ئەوانش بەدەست بە جۆرە لە جۆرەکان بە دەست ڤایرۆسەکەەوە گیریان خواردووە کاک توانە فەرموو ژیان باشیت سپاس دەکەم کاکە توانە دەستخۆشی و بەرنامەیە جوانە دێتم مەمنون بەڵێ کاک توانە وڵات برا گەورە من دەمەوێت بڵێم هاوڵاتی ڕاستە کڕۆنە هەیە بەڵام هاوڕاتیش ئێستا کە دەبێت خۆی بپارێزێت چی بکە باشە بە ڕێی تۆ کاک توانە چی بکە هاوڵاتی چه ئەرکێکی لەسەر شانە بەڵێ کاک توانە فەرموو ببوورە وەڵا گوێم لێ نەبوو وتم جەنابش دەڵێ هاوڵاتی ئەرچی لەسەر شانە وتم ئەبێت چی بکات ینی هاوڵاتی پێویستە چه ئەرچێک جێبەجێ بکات بۆی خۆی بپارێزێت بەڵێ براکەم وەڵا هاوڵاتی خۆی پارێزێ بەڵام نەوەکو وەکو ئێستاکەی حکوومەت هاوڵاتی لە ماڵەوە داناوە بەبێ ئیش و کارێک ئێستا من خۆم خاوەن تەکسیم یعنی وەرە ئیشی هەمووی لەسەر جادەیە ئەگەر هەر هەمووی کەرنتین بکاتن ئێمە چی بکەین لە ماڵەوە حکوومەت زۆر کەم تەرخەمە لەو بوارەوە سپاس دەکەی کاک توانە زۆر سپاس بۆ بەڕێزیشتان بەڵە خۆشەویستان ڕەنگە هەمومان تەبابین لەسەرەوەی کە بە جۆرە لە جۆرەکان ئەرگ لەسەر شانمان هەیە کەم تا زۆر دەشکری خۆپارێزی بکەین یعنی بۆ ناکرێ مەسەلەن بۆ من ئەگەر لە ڕابردووە بەر لە کۆرۆنا هەرێکەمان مەسەلەن بۆ نمونە ڕۆژانە 6 جار 7 جار دەستمان شۆردبێ
ئەگەر ئێستا ئەمە هۆکاری خۆپارێزی بێ بۆ ناتوانین بیکەین بە 10 جار بیکەین بە 11 جار. یعنی ئەمە مەسەلەن بە جۆرە لە جۆرەکان ئەگەر جاران مەسەلەن کۆمەڵک شوێن ناچار قەرەباڵغی زۆری تیا بوو بێ و ئێمە لەو شوێنانە مەسەلەن بۆ نمونە کار و چالاکیمان هەبوو بێ ئێستا بۆ ناکرێت گەر بە ئەندازەی خۆمان بپارێزین. یعنی بۆ نمونە گەر بەڕێزێک جاران لە بازارە مەسەلەن لە چایخانەیەکی قەرەباڵغا کە تیا جگەرە چێشراوە و نێرگەلە چێشراوە و قەرەباڵغێکی زۆر بووە، ینی بۆ ناکرێت ئەمەش ینی ئەمە ڕوونەدا. ینی لانی کەم بۆ ئەو فترە زەمەنی کە ئینشاءڵڵا ئەم کۆرۆنایە کە دێ و تێپەڕێخۆ تاک ڕۆژی قیامەت تۆ بڵێ ئەم کۆرۆنایەش هەر بەردەوام بێ بەتەئکید نابێ. بەس قسەکە لەسەرەوەیە ینی ئێمە خەمی یەک شتمانە وەکو ڕاگەاندن بەڕێزان، خەمی ئەومانە کەمتەرخەمی حکوومەت یاخود نیگەرانی هاوڵاتی وا بکە کە هاوڵاتیش ئیتر دەستی با بڵین بە جۆرە لە جۆرەکان بە مانای کەلیمە یعنی دەست لە هەموو شتێ بشووە و واز لە هەموو خۆپارێزێک بێنە ئەمە بۆ خۆی کێشەیەکی گەورە دروستەکات. ینی کێشەکە ئەوەیە ئەگەر خوا نەکردە کەمتەرخەمی حکوومەت وامان لێ بکە کە ئیتر بڵێن دەی کۆڕاکەی فی خۆیەتی ئەمە ئەسڵ ئەساسی نییە و دەیتر خوا گەورێ و ئەبێ ینی کەس ناڵە خوا گەورە نییە. ئازیزانی ئەمە تەوەکل بەخوای گەورە زۆر گرنگە. ئێمە بێ هەمیشە پشتیوان بە پشتمان بەخوای پەروەردگار قایم بێ بۆ مانای کە تەوەکولێکی تەواومان نەبێ. بزەم تەوەکولش هەر ئاوا عەشوایی نەبێ بەڕێزان، ینی ئەویش خۆ تەوەکولش ئیلتیزامی تایە. هەروەکو چۆن ئەعرابێکە هاتە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە شایع ئەو لای هەمووتان ئاشکرایە، هەمووتان بیسووتانە کەوتی حوشترەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێ پرسی وتی حوشترەکە و چی لێ کردووە؟ وتی داومەتە دەست خوا. پێغەمبەری خوا فەرمووی بی بەسەرەوە جات ئەم تەوەکولە بکە پشت بەخوا ببەستە بیابی دەرە دەستخوای پەروەردگار. بۆیە بەڕێزان ئێمەش ئیلتیزامێکمان لەسەرە بەڕاستی، ینی هەم لە دەرەوە هەم لە ناو خانەوادەمان. قسەکەی ئێمە خەمی ئێوەمانە. ینی ڕەنگە ئەم قسەیە قورس بێ، ئێمە لایەنگەری حکوومەت ناکەین لە ئێستاە، ناڵێن بۆ هیچ لایەنگەری ناکەین ئەو شتانی کە باشە ئیکات دەستی خۆش بێ. بەڵام لە مۆزۆعی کۆرۆنایە ئێمە ڕاستەکەی بە تەواوی پشتیوانی هاوڵاتین، خەمی ژیانی هاوڵاتیمانە. خۆشمانێک بەشێکی لەو هاوڵاتی کە مەسەلەن بۆ منە ژیانی قورسە هاتۆتە سەرجادە یا هاواری لێ هەڵساوە. لەبەرەوە بەڕێزان ینی قسەی ئێمە ئەبڕێتەوە لێرەیە کە پێمان وابێ ئێمە بە جۆرە لە جۆرەکان پشتیوانی حکوومەتەکەین، قسە بۆ حکوومەتەکەین، یا مەسەلەن دەمانەوێت بە جۆرە لە جۆرەکان حکوومەت لە ئەرچی خۆی بێتە دەرەوە. نە، ئێمە ئەڵێن ئێستا حکوومەت ئەرچی قورسترە کە ڤایرۆسەکە بەم شێوەی کە بۆ خۆی وێنایەکەڵێ ئاوا بڵاو بۆ تۆ لە ناو هاوڵاتیانە. لە تەنیشتیشەوە ئێمە ئازانین کە هاوڵاتیش ئەبێ خۆی بپارێزێ. ئاخر خۆ تەندروستی ئینسان ینی بۆ خۆیەتی. کاک عەبدوڵڵا فەرموو. کاک عەبدوڵڵا لە دوکان فەرموو. هەم کاتت باش کاک عەبدوڵڵا جان فەرموو. بەڵێ جان جۆم لێتە فەرموو. هەموو کاتێک سپاس کاک عەبدوڵڵا فەرموو. کاتی وەتخوا زەحمە نەبێ ئەگەر تەلەفۆنات قەتع نەکەی لێ قسە بکەم. جان کاک عەبدوڵڵا ئەگەر خۆت گوێ لە خۆت نەگریتەوە لە ڕێگای تەلەڤیزۆنەکەەوە قسە بکەیت گوێمان لێتە. ناتەشیدا بەڵام ئەگەر قسەی گوێمان لێتە فەرموو کاک عەبدوڵڵا. کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا تکایە تەلەڤیزۆنەکە و کەسکە و فەرموو قسە بکە. لایەنێکی معارەزە و بۆخۆچەندی ئەلان کردو ئەمڕۆ ئەم هەموو مزاهرە گەورەی کوردستان و شارەکە کراوە. یعنی کەناڵی بەیان ئەسڵەن بەسەر دێریش بەپەلا بەعاجیل سوزانم شتێکەسن بەسەر شاشە نەیوتیوە. یعنی ئێوە تو معارەزەیەک چۆن لەگەڵ میلەتان بەیانی چۆن لە ڕووتان بە میلەت بۆیان ئێمە لەگەڵتان بووین. ئایا حەت کەناڵەکەشتا لەگەڵ تا پەرلەمانەکانتان یعنی حەت دەیدەنجی ئێوە سەر چی؟ ئەی ئاوا لەگەڵ میلەتن؟ کاک عەبدوڵڵا قسەکانی خۆت تەواوکە فەرموو. باشە ئەنی لەگەڵ میلەت بوون و معارەزون ئاوا دەبێ؟ بەڵێ. باشە وەڵام تاسی بۆ خەڵکی بۆ خەڵکی خۆتان بۆ خەڵکی ناڕازی.
دەست خۆش بە کاک عەبدوڵڵا سددەکەی بەلایەنێکی معارەدەی لە خەڵکای ئەی هەموو قسەیە بەڵام بیریمان ئەم ڕوحانی هیچ شتێک لەماندا پەرلەمانەکاتان حتا کەناڵەکەتان کە فیلیشتا یعنی لە دوێنێشەوە کە مزاحرە کراوە لە کوردستان بە یەک هەواڵی بەرداریتان نەکردوە بەحادەی شەوێەوە. سپاس دەکەی کاک عەبدوڵڵا دەست خۆش بێ کاک عەبدوڵڵا بە تایبەتی هەوڵی کە دەنگیشی پێداوە. بەڵێ دەست خۆش بە کاک عەبدوڵڵا سوپاس دەکەین ئەو جەنابەت ماڵی ئێمەت بە شوێنی خۆش زانیوە و تەلەفۆنت کردو پێمان خۆشە دەست خۆش بێ بەڵام کاک عەبدوڵڵا من دڵنیاتەکەمەوە کە تۆ متابعی تەلەڤیزیۆنی پەیامت نەکردووە چونکە بەردەوام ئێمە هەواڵمان هەبووە و هەنووکەمان هەبووە و بە شێوەی هێڵی سووریش لەسەر شاشەکە هەبووە و پامنێرەکانمان بە بەردەوامی لە هەموو شوێنەکان لە ناوخۆ پوشاندانەکان بووە ڕەنگە گە سەبرت بگرتایە و دوای تۆزێکی تر هەواڵەکانت ببینیا کە تەنانەت مایکیشمان چۆتە لای خۆ پیشاندانەکان و تەنانەت ئەندام پەرلەمانیشمان چۆتە ناوخۆ پیشاندانەکان و هەروە پشتیوانیشی کردووە بەڵام کاک عەبدوڵڵا جان ئێمە کەناڵێکی بەرپرسین و هەروەها خەمی ژیانی هاوڵاتیانمانە ئێمە مەسلحەتمان لە خۆپیشاندانە نییە وەکو ببوورە توا بە ئەمە تەواوکم ببوورە کاک عەبدوڵڵا دەزانم لە سەرخەتی بمبوورە کەمێک هەندێک لەو بەڕێزانەی کە چوونە ناو خۆپیشاندانەکانەوە مەسلحەتێکی گەوریان لە بزنسا هەیە بزنسەکانیان وەستاوە و هەروەها ئەوان پێیان خۆشە هاوڵاتی ژیانی لە مەترسیا بێ بەس بزنسەکانیان بەردەوام بێ عەزیزی ئێمە ژیانی هاوڵاتیمان زۆر بەلاوە گرنگە یەک کەس بمرێ بۆ ئێمە ئەبێ بە شتێکی گەورە بە کۆستێکی گەورە لەبەرەوە دڵنیاتەکەمەوە کاک عەبدوڵڵای بەڕێز عبر كورونا نما عبر ونما يعني بدروي شي قوريه عبر صافي والبراسي حقواها لا خلقاتن كاك عبدوڵڵا لا يخلق فايداتان كردوها باش كاك عبدوڵڵا جان من كاك عبدوڵڵا يقدر كاك عبدوڵڵا تا جۆم لێ بگرە بابزانم ئەرچی تۆش چی بووە لە بەرامبەرەوەیە کە ئێمە ئەندام پەرلەمانێکمان لە ڕابردووە کە بە بەردەوامی لەگەڵ خەڵکا بووە ڕۆژە لە ڕۆژان با بڵێم پێی لە هینی خەڵک نەبردوتە دەرەوە بەردەوام قسەی لەسەر ژانی خەڵک بووە حەسانەی پەرلەمانیان لێ سندرایەوە پێم بڵێ کو ئەو هەوڵاتیانی هاتنە سەرجادە خۆپیشاندانیان کرد تا پشتگیری ئێمە بکەن عەزیزی من ئەی ئەرچی ئێوە چی بوو کاکی من لەبەرەوە کاکی من ئێمە بە گورگان خوارد و مەدەن ئێمە باشە زانین چی دەکەین لەبەرەوە ئێمە کەسێکی بەرپرسین و ئەمە ئازانین خۆمان چی ئەەکەین و بە تەحداوە ئێڵێم ئێستا مۆبایلەکەم تایەتی خۆ ئاگادار ڕێگای هەبوایە پیشان مادای ئێمە بۆ ڕیا ئیش ناکەین تێگەی ئێمە چوین سەرۆکی حکوومەتمان بینیوە لە ڕابردووە بزانە چیمان پێوتووە ئێمە شەرم ناکەین ئێمە ناترسین لەبەرەوە خۆزگە ڕێگەم هەبووە ئێستا ئەوەی کە لە مۆبایلەکەمە پیشانی جەنابەت بدایە بزان ئێمە چۆن داکۆچی لە مافی خەڵکە دەین بە حکوومەتمان وتومانە لە حەقیشا لەگەڵ توانین بەس لە ناحەقا لەگەڵ خەڵکین عەزیزی ئێمە کوڕی ناوشەقە لەبەرەوە بەڕاستی کاک عەبدوڵڵا تۆم بەتابعی تەلەڤیزیۆنەکەی من نەکردو تاکو بڵێ بڵێ يعني ئێوەی بەڕاستی بەلایەنێکی باش زانیوە بەلایەنێک دەکەلە خەڵکی هاتن کاک عەبدوڵڵا جان چاوی کاک عەبدوڵڵا جان کاک عەبدوڵڵا جان من سوپاسی جەنابەتەکەم من پێم خۆشە کە ئێستا تۆ تەلەفۆنت کردو و ڕەخنەمان لێ یەگری بەس تۆ ئینسافت ببێ کاکی من یعنی ئێمە بەڕاستی خەڵکمان لێگیرێ قوتمان لە ساڵی 2011 لێ بڕاوە یعنی بەردەردەسەری ئەژین ئەم کەناڵە خۆزگە بزانی چۆنە چێ بەڕێوە پیتاکمان بۆ لە خەڵک کۆ کردو تۆ تا بەڕێوە بەرین بۆی دانەخرێ ئەی تۆ عنی چیتا لە ئێمە وێ خۆت کاکە عنی بڵێ نبوو لەگەڵ خەڵکا بوو کافەیوان بڵێ کافەیوان نبوو لەگەڵ خەڵکا بوو تا ئێستا ژوین وەڵای ئێستا ژوین کاک عەبدوڵڵا خەڵکۆشی بیستون خەڵکی خێری کۆمەڵی دەجی پێداون وەڵای کاک عەبدوڵڵا ئەگەر خیانەتمان لە دەنجی خەڵک کردووە خوا ئاگادارە پێمان خەڵک با چامان دەربێنێ بەڵێ کاک عەبدوڵڵا جان کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا ئەوە هەواڵێکیشان پێدام ئەمڕۆ یەکێک لە کامێرەکانیشمان شکاوە کامێرەکانیان شکاندون هەتا گازی فرمێزگڕێژ و ئەوانەشان بەسەر کامێرەکانمان نەکردو عەزیزی من هەتا ڕێگەیان نەداین لە هەولێر بچین لە کۆنگرێ ڕۆژنامە نووسەکە بگوازینەوە کاکی من ئێمە فشارێکی گەورەمان لەسەرە بەڕاستی حەقە ئێوە زۆر باش پشتیوانی ئێمە بکەن لای خەڵک خۆشەویستن بەڕاستی بڵێ
من سوپاس دەکەم کاک عەبدوڵڵا جان ئێرە ماڵی خۆتە ئێرە شوێنی خۆتە بە دڵنیایش ئەوەی من وتومە ڕوونکردنەوەیە بەڵام تۆ ینی تێبینیەوە بکە بزانە لە هەواڵەکانە پاش کەمێکی تر ئێمە با بڵێن هەواڵمان هەیە خەبەرمان هەیە لە بەیانەوە ئێمە پاملەرەکانمان بڵاو بوونەوە واروەها لاش شوێنێک شتێک هەبوو بێ لەوێ بووین وەکو وتیشم کاکە کامێرەمان شکاوە ئێستا حالیان سوپاس دەکەین کاک عەبدوڵڵا ڕوونکردنەوەی پێویستمان بە دەستەکان خۆ کاک عەبدوڵڵا فەرموو کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرون کاک عەبدوڵڵا جان فەرموو چاک پەیوەندە و کاتت باش هەموو کاتێکت بە قوربان دەستخۆشی و بەرنامەتان لێ دەکەم برای بەڕێزم سوپاست دەکەین مەمنون کاکە گیان خەڵک ئەزانێ کە ئەو فەتا هەیە بەڵێ ئەمە فەتاکە لە هەموو جیهاندا بڵاو بووتەوە بەڵام ئەتوو ئێمە خۆپارێزی بەچی دەکرێ خۆ تۆ بوتارە نیە بچینە کوێتارەی بەدەستسووتنێ بەرگری دەکرێ ئەمە وەکو هەڵامەتێک و فەتایەکە بخوای نە بە دەمامچی نە بە دەستسووتنێ ئەشهەدو بیلا بۆ قەڵەباڵی ڕۆت و پارێزی باشە وەکو کۆڕ و کۆبوونەوە و زوعمە و یاخۆ تازیە ئەمانە خۆ پاراستنەوەی باشە بەڵام بە دەستسووتنێ دەستسووتن هەموو کاتێک خەڵک بەسی لێ شووە بەڵام بەرگری لە فەتایەکی بەردێکی خوای بەچی بەرگری دەکەی بۆ شەڕەت فەنگ نییە بچێ پەنا بەردێکی تۆ بوتارە نیە بچێ کونە ئەشکەوتان ئەمە فەتایەکە بەڵام ئێمە موسڵمانین باوەڕمان وایە خوای گەورە چەندی تەمەن بۆ دانەوەی هەر ئەوەندەیە خەڵک نابێ حکومەت خەڵکی بەم شێوەی سزن کا لە ژووری و هاوکاریشی نەکا ئەو پیاوە ئەم کە عەبدوڵڵایە بڵێ کاتی زۆر گرت ئەڵێ ئێوە لەگەڵ زەماوەرنین ئێمە خەڵک خۆپیشاندا دەکە ئێوە دە پشتگیری بکەن ڕاستە پشتگیری دەکەەوە من هەموو ڕووسێ ئاگاداری بەرنامەکانی جەنابتانم ئێوە هاوکاری لەگەڵ چینی فەقیر و هەژارن بەڵام ئەم دەردی کڕۆلە دەردێکە دەردێکی فەتایەکی خوایە لە سەردەمی خۆشدا زوش خۆشەوی سوێتی ڕۆژێک دەبێ فەتایەک دێ ئەوەی موسڵمانە هومێدەوارم ئینشاڵڵا بە سوچی بیگرە بەڵام زۆربەی کافرەکان لە ناو دەبا ئەمە فەتاحی خواییە و بەرگری بەدەستسووتنێ وەڵایگە بەدەستسووتنێ بێ خەڵک لەبەر بەرعە و هینی هەر ناڕڵاتێ هەر دەسوچاوی دەشوە بەڵام وەڵا بەدەستسووتنێ بەرگری ناکرێ ئەمەگە ڕۆژیش تەواو بوو دڵنیاتان نەکەم دڵنیای هەموو کەسم با خەڵک نەترسێ بەخوای خوای گەورە چەندەی تەمەن بۆ داناوین هەر ئەوەندەیە یەک سانیەی پاش و پێش نییە کاک پەیوەندی بەڕێزم سپەر سیارێکت هەیە لە خزمەتتە بەڵێ سوپاس دەکەم کاک عەبدوڵڵا دەست خۆش بێ قسەکانت وورەیەکی باشی تیا بوو زۆر سوپاس دەکەین بە تەکید وەکو جەنابیش وتت پەتاکە هەیە وە زۆرێک لە توێژینەوە پزیشکی و زانستەکانیش ئەڵێن ئەم پەتایە پێویستە بە جۆرە لە جۆرەکان ئاسایی بکرێتەوە واتە چۆن ئێمە هەڵامەتێکە گرین بە جۆرە ئەنفلۆنزایکی ئاساییە گرین ئەبێ ڕێگە بدرێ ئەندازەیەک ئەمەش ئاسایی بکرێتەوە بەڵام هەر لەگەڵ ئەوەشا پێویستمان بەوە هەیە کە ئەندازەیەک هەتا ئەوەی کە کاک عەبدوڵڵا وتی خۆ لانی کە مەتوانین نەچینە شوێنی قەرەباڵغ کاگایان فەرموو کاگایان فەرموو سڵاو چاوەکەم باشی کاگاریان ئەم خەڵکانەی کە تەلەفۆنەکەن بەڵێن بۆچی ئیسلامیەکان نایەنە سەجادە و پشتگیری لە خەڵک ناکەن بەڕاستی ئەو کەسانە هەمی دەسن تۆ ئەزانی چی کاگاریان وازیان لێ بێنین بە ئەمادام تەلەفۆنیان کردو مادام ڕێی خۆیان دەربڕیەوە چکەم بەرنامەکە بۆ ئەوەیە کە ڕێی دەربڕن وەکو پێویستیش ڕەنگە من جوابیشم ما بێتەوە با قسەکە لەسەر هینەکەمان بکەین بەسەر ئەوەی کە ئەم درمە هەیە ئەم پەتایە هەیە هەڵبەت آخر ئەوان لە دڵسۆزیانان نییە بڵێ ئێنا خۆ ڕۆژێک بواە ئەوەیە خۆ ئەوەشدەیان نە بەم حیزبانە و کەزانیان سەریژی نەگرێت ئیشتا هەتوشگیری ئەوانەکەن یعنی بەڵێ کاگایان فەقیر و داماوی تێوەگرێن دووبارە بەڵێ سوپاس دەکەین کاگایان سوپاس دەکەین کاگایان هەموومان دوور لە بەڵاگین ئامین اللهم ئامین کاگایان دەست خۆش بێ ئەوە دڵسۆزی جەنابتە بە تەنکید ئێمە منەت ناکەین بەسەر خەڵکە چونکە ئەزانی ئینسانی موسڵمان کە ئێمە الحەمدوللا خۆمان بە ئەهلی دین و تەدەیون نەزانین
ئەوەی کەیکابێ وەکو ئەرشی سەرشانی خۆی بیکە ینی من منەت بەسەر خەڵکان ناکەین بڵێن چاکەمان لە خەڵک کردووە ئەوەنە فەقیرەمان نازانم تێر کردو ئەوەنە خەڵکمان هاوکاری کردو ئەوەنە خانومان نازان بۆچی کردووە یعنی ئێمە الحەمدولillah ئەوەی ئەوەنەی پێمان کرابێ کەم تەرخەمیمان نەکردووە واروەها ینی هەمیشە پەرۆشی هاوڵاتیمان بووە وەکو وتیشم وەڵی ئەم قسەیە بە هەند وەربگرن ینی ئێمە وەختی خۆی ڕاستەکەی چوونە لای حکوومەت هەتا ینی زۆرێک لە وەزیرەکانیش لەگەڵ سەرۆکی حکوومەتە دانیشت بوون لە کابینە ڕابردووە ئێمە وتمان بەڕاستی ینی دیفاع لە هاوڵاتیەکەین تا سەر ئێسقان ئێستاش ئێمە بۆ ئاگاداریتان بە بەڕێز پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵمان وت لە ڕابردووە کە پێشەوەی کە دۆخە ئاسایی کرێتەوە پێمان وتمان تکایە هیچ مەکەن کە بێتە باردەقای ئەوەی کە ئەرچی حکومە سووکەن بەڵام باری سەرشانی هاوڵاتیان قورسکەن و بە تایبەتی گەمە لەگەڵ مەرجی هاوڵاتیان ناکرێت ڕاستەکەی بۆیە ئێمە منەت ناکەین بەسەر ئەوەی کە مەسەلەن کردومانە بەڵام ینی تکایانی هاوڵاتیانی بەڕێز ئەو بەڕێزیانیش کە ینی حەسەکەین تیبیان لەم مۆزوعانە بکەین بەڕاستی فەرموو مام جەوهەر مام جەوهەر فەرموو ئێوارە باش ئێوارەت باش قوربان من بە حکوومەت دەڵێم ئەگەر تۆ توانای 29 ساڵە توانای بە خێوکردنی میلەتن نەبێت طبعا لێرە ئەو خاڵە هەموو شتەگرتەوە هەرچی حزبی سیاسی و کوردستانەیە بەرپرسیارە هەموو تاکەچی کورد بەرپرسیارە لەبەر ئەوەی قبوڵیەتی شەری ناوخۆ بکە برسێتی قبول بکە کورلێتی قبول بکە دەربەدەری قبول بکە لە بەحری ئیدەی بخیکە لە وڵاتان ببتە ساڵ کرد بەڵام لێرە لە پێش ڕاپەڕێن ئەوانەی کە هاتنەوە دیناری خۆیان نەبوو ئێستا کە ملیاردێرن لە ساڵی 96 میلەتیان دەربەدەر کرد ئەوەی لە مەنتقەی چۆ هەولێرە ئەوەی لە هەولێرە هاتێرە کەوابی یەکێتی و پارتی هەتا سەدێشکان بەرپرسیارە و هەروە حزبەکانی دیکەش بەرپرسیارن دەبی چارەسەری ئەوەی بکەن ئەگەر سەرکردەکان ڕازەکەن بابچە ناو پەرلەمان بەسە دەمەتەقەی سەر تەلەڤیزیۆنەکان و خەڵک بڕێتە سەردادەی با هەموو سەرکردەکان با ئەندامانی پەرلەمان و بەرامبەر بەکراوەی بەرامبەر خەڵکی جەماوەر بابچن کێسەکەی لە ناو پەرلەمان چارەسەرکردنەک پەرلەمانی خەپاسکەن و حکوومەت بری ئەمن هیچم نێ و میلەت دەسەردادەی بڕژێ سەرمە لە بۆ ئەو حکوومەتەی لە بۆ هەموو حزبە سیاسەکان کە بە هەزاران خەڵکی کوردستان برسێنانی شەوەیە وانە ئیرادی لە خەڵک هەیە دەیە بچە کە دکتۆری دینارێکی لە جرفان نییە کرەی پێ نادێ کرەی تەکسێکی پێ نییە نانی شەوەی نییە معقولە حەزحاری هەمووی پسە دەکەن لەسەر تەلەڤیزیۆنێ و بە یەکێتی پارتی هەر دنیایان وێخینایەتەوە هەر چەندی درۆیە بکەن لەگەڵ خەڵک ئەوە کارە سادەگە لێرە ئەوە کەوابی دەبی میلەت ڕاست بیتەوە ئەوەی لە هەموو حزبەکان ئەوەلی دەبی حزبە سیاسیەکان سزا بدا بە سەرکردەکانەوە برێ بەرسە لە پەنای قسەی قەرەومەکە وەرە ناو پەرلەمان شەرعی بدا ئابرەتێکی تورکمان یادانایە بە قووەتی ئوردوغانی سەد دەرگینە معقولە ببدە سکرتێری پەرلەمان کە نوێنەری هەزارە شەید و ئەنفال و چوبێ بارانەوە پەرلەمانە چۆ قبول دەکا ئەو میلەتە نابی کارەساتە لە بەغدای قسەمان نەمایە لە دەرە ڕەسیدمان نەمایە ڕێگەم بدە و هەنگراوەش دەخونمەوە یە لە برای خۆش بی مامجەوەر لە کۆیە دری پڕە واز بینە دەمەنم 68 ساڵە خۆشی لەو کوردستانەیدا نییە یادی هەموو شعرەکەش دەخونمەوە کێرە ئەوە شعر لەسەر دەوڵەتی کوردیە بەسەر چاو چاکرد کێر لە من لەسەر چاو ڕاوەستەوە دەخونمەوە بەڵێ مام جەوهەر جۆمان لێتان من دەوڵەتێکم بۆ چییە هەر برسێتی و دەستەڕۆ بم لە خاچی خۆم بێ سامان و هەر کۆی لەبم بۆ دژمن بم شەریعەت و دەستورم نەبێ فێرە دزی و یا کوشتم بم شەق و لێدان میوانم بێ لە زانستا بێ هیوا بم لە بەرچاو بێ حاشایە کە وەک ئێستا پەرێشان بم نانیشم بە دۆڕا نەگا لە نەخۆشیش باڵا دەست بم شەهیدم بە پیرۆ بچێ لەو خاکەشا بێ هیوا بم سەرکردەوەک فەقیر بژی نەک بەردەوام خوێنم بمشی شێوەی دژمن سیرم بکا لە خاکی خۆم ڕشوان بکا دەوڵەتێکم پێ دەوێ بۆ چارپا سەسەنگی هەبێ لە دنیا دەنگ بداتەوە لە ئومەما ڕەنگی هەبێ لە سەرکەوتن بێ حاسا بێ لە پێشکەوتن هەر هیوا بێ خۆشیژانی بەردەوامیش بە هەر ئەمە ڕەفتارمان بێ
ئەمە ئامانجی کوردانە کە سەرکەوتنی کوردستانە بۆ 4 پارچەز مەبەستمانە کە دەوڵەتی کوردستانە ئاڵای کورمان شەکاوە بێ ڕەمزی شەهید وجدانمان بێ ئەمەیە دەوڵەتی کوردی بۆ 4 پارچە و دروست وردی با ئێمە چاو لە هیتلەر نەکەین گوتی یەخوا هەوی نەبی یەک حکومەت بی هەموو حزبە سیاسەکانی کورد ئەگەر ڕاز دەکەن بەسەرکردنەوە بێنە ناو میلەت و ببنە خزمەتکاری میلەت کوردستان هیتلەری ناوێ کوردستان میلەتێکی گەورەی 50 ملیۆن کەسیە مەیفرۆشن سەعەدا لە کورد مەکەن سەعەدا لە کورد مەکەن با هەموو سەرکردەکان یا واز بێنن لە کوردستان بڕۆن سەرۆت و سامانی ئەو کوردستانەی بگەڕێنەوە ناو قاسەی ئەوە تا دەبی بێن کوردژ ببەندە بۆ میلەت ئەو میلەتە لەسەر کردو لە هەموو سەرۆکی حکوومەت و لە هەموو ئەدا پەرلەمانەکان گەورەتر و بەسەرەفتر و مەزنترە ئیسپاس ڕاحەت سوپاس دەکەین مام جەوهەر دەستەکان خۆش بێ سوپاس دەکەین کاکارزان کۆتا پەیوەندیەکە وەریەگرم کاکارزان فەرموو کاکارزان لە پێم جوان فەرموو کاکارزان وازان پەیوەندەکەی بچڕا ئەگەر ڕێگەم بدەن ئەو کۆمێتانە بخوێنەوە زۆر بە خێرایی نور ئەحمەد نووسوێتی بەڕای من ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستان بوونی نییە ئەگەر هەشت بێت مرۆڤ یەک جار بمرێ باشترە ئێمە هەموو ڕۆژێک ئەمرین بەدەستی ئەم حکوومەتەوە ڕێدین تەوێڵەی نووسیوێتە هەر کەسەی لە لای خۆەوە تەندروستی خۆی بپارێزێت بەڵام من لەگەڵ کەرەنتینە و قەدەغەی هاتوچۆ نیم چونکە ژیانی خەڵک زۆر سەختە پێام ئەنوەر نووسیوەتی بەڕای من ڤایرۆسی کۆرۆنا هیچ بوونی نییە تەبام محەممەد نووسیوەتی ئەگەر ژیانی خەڵک باش بکرێ بێگومان خەڵکیش پابند دەبێت عەبدولخالق محەممەد نووسیوەتی وا بڕوات خوێندەوار نامێنێت و برسێتی زۆرە بێت ڕزگار عەبدوڵڵا نووسیوەتی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بیت باشترە لەوەی تووشی گەمەی سیاسەتی هەڵەی بەرپرسە نابەرپرسەکان بیت شادمان قەرەداغی نووسیوەتی هاوڵاتیان پێویستە پاک و خاوێن بن نەک لە سەردەمی کۆرۆنا بەڵکو و لە هەموو سەردەمێکە بەڵە خۆشەویستان ئەوەی پێشکەشمان کردن بەرنامەیەکی ڕاستەوخۆ بوو لەسەر بابەتی کۆرۆنا و هەروە چۆن خۆمان لە کۆرۆنا بپارێزین تەمەناوەکەین لە خوای پەروەردگارە ئەپاڕێنەوە کە هەمومان پارێزراو بین و هەروەها ئەم بەڵاو موسیبەتەش زوو لەسەر شان و ژیانمان لا بچێ تاکو بێگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ